خۆشەویستان لێتان ناشارمەوە ئەمەش دەتوانین برین وەکو بەدر دڵمان خۆشە بە سەرکەوتنەکانی میهرەبانی کو مسلمانان لە بەدر سەرکەوتنیان هینا ئێستا کە میهرەبانی ڕۆژە کە دەستی بەو ئیشەیە کرد سەرکەوتنی زۆر ئەستەم بوو بەڵام هەر ئەو خوای کە بیلالی بەرز کردەوە هەر ئەو خوایەش مەشروعی میهرەبانی بەرز کردەوە ئێستا ئەلحەمدوللا مەشروعی میهرەبانی بوویتە مەشروعەکەوە خەڵک دڵی پێخۆش دەبیتن ومێد دەکەین خەڵکانێک ناوی میهرەبانی هەر بگریتن و ئیشی پێ بکاتن چونکە لە سێبەری ئەو دروشمانی کە بیلال حەبەشی هەریگرت ئەمەش ئەو دروشمانەمان هەرگرت کەوا خوامان بە ئەحد بەرز کردەوە لێ خوای گەورە بەرزی کردین خۆشەویستان پێتان دەڵێنەوە کەوا لە میهرەبانی لەسەر چار شتی مکڕە کە یەکەمینیان ئیخلاسەکە ئیشاءالله دەمانگەینتە بەهەشتێ دەمانەوێت بەو دەرکەی میهرەبانی بچینە بەهەشت چونکە بەهەشت هەشت دەرگایە دەرگەشان ئەوەیە کە حاجەی خەڵکی جێبەجێ دەکەی ئەمە بەردەوام حەزمان ئاواتمان هیوایەتمان ئەو بووە کەوا حاجەی خەڵکی جێبەجێ بکەین لە هەمان کاتدا ئیشمان لەبەی کردیا و دوایەکە ئیخلاس کە دائما ئیخلاس و سەواب زۆر گرنگە لە هەموو ئیشەکی دەیکەی کەوا ئیشەکی بەڕاستی بکەین و نیەتەکەشمان لە بۆ خوای گەورە بیتن و شتێکی کەش کە زۆر مهمە هەر کەسێک لە ژیانیدا ئەو سار خاڵی تێدا بیتن ئەو ئیشەی لەسەر دەکەوی مکڕ بووینە سوور بووینە لەسەری منزر بووینە لە دەسەرداواکاریەکانمان لێیەکە ئەلحەمدوللا بە کۆکردنەوەی حەماس لەگەر عمل لەگەر ئیخلاس و لەگەر نیەتەکانمان ئەوە بوو کەوا میهرەبانی ئەلحەمدوللا ڕۆژ بە ڕۆژ شتی زۆر باشتر دەکاتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی